وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم أو شوێنانەی کە زوڵمیان لە خۆیان کرد ئەو شارەی کە داوێن پیسی تیاکرێ کە ڕیبای تیاخورێ کە گۆشتی بەرازی تیاخورێ کە ئارە خواردنەوەی تایە کە لە بام ڕەسیف و شارعەکانە خەریکی شەڕوا پیسین کە بەرەڵایی تایە بەڵام خەڵک هەوڵەدا پارە قەرزەکە پارە دێنێ بەس کوڕەکەی بڕابووە ئەو شوێنە کوڕەکەم لە خارجە بۆی سەری بەرز بێ وسكنتم في مساكن الذين ظلموا پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێت من بەریم لە هەموو کەسێک کە لەناو موشریکەکان دانیشتووە هەتا وەکو ئاگرەکەی ئەوان تش لێوە دیار بێ هەر بەریە لێت پێغەمبەر صلى الله عليه وسلم نابێ لەگەڵەوانەیەدا بنشرێت ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فخۆتان گوناحبار مەکەن بەوەی قەرز بکەن و خۆتان بخەنە ژێر قەرزەوە برات بنێری بۆ خارج کوڕت بنێری بۆ خارج لەوێ بە عیبادەت و تەقواوە نایەتەوە بەڵکم ئەبینن و شتەکە ها لە بەرچاوە